و هەواڵێکی ناوخۆی دەست پێکەین کە هەواڵێکی ناخۆشە بیرهێنانەوەی هەواڵێکی ناخۆشە 20 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا هونەرمەندی دیاری کورد و کوردستان هونەرمەند عوسمان عەلی کۆچی دوایی کرد کە ئەو هونەرمەندە یان بڵین ئەو دەنگە ئارامەی کە ئەکرێت بڵین بۆ هەتایە دەنگە ئارامەکەی لە بیر و هزری هیچ تاکێکی کووردە بیر ناچێتەوە و ئەشکرێ بڵین کە پەیوەند هیچ بۆنەیەکی نەتەوەی یان هونەری یان کۆمەڵایەتی نەبووە هونەرمەندی گەورە هونەرمەند عوسمان عەلی گۆرانیەکی تیا نەچڕی بێتەوە بە ئێستاشەوە بەڵێ بە تایبەتی شەوی بەرات و هەموو بۆنەکانی تریش و بە ئێستاشەوەکە لە تەواوی ئەو بۆنانەیە گۆرانیەکانی ئەو هونەرمەندە مەزنە تەواوی میدیاکان تەواوی ڕادیۆکان داگیرەکات. حاجی حانا کراسی باری کاتانا هەرچەند جارێ غەمگین بی خۆ من ماڵم وێرانە لە ڕۆژێکی وەگەمڕۆدا و لە 21 مانگی 6 ساڵی 2005دا هونەرمەندی گەورەی کورد و کوردستان عوسمان عەلی کۆچی دوایی کرد. لە ساڵی 1965 دەستی باکاری هونەری کردووە و ئەندامێکی کارا و چالاکی تیپی مۆسیقای سلێمانی بووە. چەندان بەرهەمی جوان و ناوازەی لەگەڵ ئەو گروپەدا تۆمار کردووە. ببم بە قوربان کەسەکەم بەرات چەند گۆرانیەکی فۆلکلۆر لە بەناوبانگترین کارەکانین و ئێستاژ لە هیزر و بیری ئێمەدا ماونەتەوە و ئەمەی کە لە دیمەنەکانیشدا ئەیبینین ئەمە یەکێکە لە بەرنامە جوانەکانی دەستگای میدیای کورتسات کە ئەم گۆرانیە ئەم بەرهەمە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە ئێستاشدا ئەم بەرهەمە هەر دەوترێتەوە و هەر لێ دەدرێتەوە و ئەکرێت ئەوشمان بیر نەچێت کە هونەرمەند عوسمان عەلی لە سەردەمی ڕژێمی باسی ڕووخاودا ئاڵای کوردستانی دووریوە و لەگەڵ ئەوەشدا لە بەرنامەیەکی دیکەی دەستگای میدیای کورتساتە باز لەوا کات لە شاخ پێشمەرگەکان تفەنگیان لە شان کردووە بۆ بەرگریکردن لە خاک و نیشتیمان بەڵام ئێمە ئەمە قسەی هونەرمەند عوسمان عەلیە دەڵێت ئێمە وەکو هونەرمەند بە هونەرەکەمان بەرگریمان لە خاک و لە نیشتیمانەکەمان کردووە.